ڕۆژ لە دوای ڕۆژ حکوومەتی هەرێمی کوردستان بە بیانووی قەیرانی دارایی باز لەسەر هاوڵاتیان زیاد دەکات. لە ئێستاشدا بەپێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ژمارە 84 و 85 هاتووە بۆ شارەوانی سۆران کەوا باج و ڕسومەتی خزمەتگوزاری و هەروەها باجی تابلۆی دوکانەکان و کارگەکان وەرگرن. بڕیارێک هاتووە لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە ئەمە بتوانین ڕسوماتی وەرگرتنی خاوێنکردنەوە و هەروەها وەرگرتنی تابلۆی دوکانەکان بەپێی ئەمرێک بڕیاری 84 و 85 هاتووە کە دەبێت ئێمە لە خاوەن شوێنی بازرگانی دوکانەکان و کۆمپانیاکان وەربگرین، بەڵام بۆ ئاگاداریتان ئەم بڕیارە شاملی ماڵەکان ناکاتن. زیادکردنی باز لەسەر دوکاندار و خاوەن کارگەکان تەنها زۆر جار هاوڵاتیان لێی زەرمەند دەبن، چونکە بە زیادکردنی باجی دوکاندارەکان ئەوانیش باز دەخەنە سەرکەر و پەلەکانیان و بەو هۆیشەوە هاوڵاتیانی هەرێم کەوان نیوموچیان پێدەدرێت زەرمەند دەبن. دوکاندارەکانی سۆران ناڕازین لەم باجەی حکوومەت کەوا لە بەرامبەر فرێدانی زبڵ و خاشاک لیان وەردەگرێت، چونکە ئەوان دەڵێن دوکانداران ساڵانە باجی کارکردنیان بە حکوومەت دەدەن، پێویست ناکە باجێکی تریان بە ناوی فرێدانی زبڵ و خاشاک لێوەربگرن. بەتەکید ئەو بڕیارەی حکوومەت نازانم نەبڵم حکوومەت نە شارەوانی سۆران چونکە شتەکە هیچ لە بەرژەوەندی هاوڵاتی دانیا بڕیاری وەرگرتنی پارەی لە بری فرەدانی زبڵ و خاشاک لەناو بازاڕ و پێش دوکانەکان لەبەرەوەی دوکاندار باجی ساڵانەی خۆی ئەدات بە دوو شێوە، هەم باجی دەرامەت ئەدات، هەم لە قایمقامەتی ساڵانە باجی ئیجازە و نازانم سوبینەوەوانە ساڵی دوسێ بازن لێ وەرەگرن. ئەو بازانە چێ واسن؟ بەڕاستی حکوومەت وەکو دایک و باوشی زڕی لاتەوە، یعنی جگەلەوەی کە نەیتوانیوە لەو قەیرانەدارایی بەشێک لە کرێکانی دوکانم بۆ کەم کاتەوە باجیش وەرەگرێت، باج و سەرانە وەرەگرێت لە دوکاندارەکان. ئێستا هەستاوە بە پرۆژەیە کە گوایە بەهۆی کۆکردنەوەی زبڵ و خاشاک لە پێش دوکانەکانمان دەوێت هەر دوکانەی 10,000مان لێ وەربگرێت. من ئەبێنم ڕۆژانە لە بەیانی دوو کرێکار لە بیدایەتی بازاڕەوە تا کۆتایی دووسایید هەمووی پاکەکەنەوە، دوای خۆدراوە بە کۆمپانیاکە ئاهلیەکان، یعنی نازانم ئەو 10,000 ئەدەن بەچێ چۆنە. تەبەن ئەوە لە کۆتاییدا ئەنجامەکەی هەر بە زەرری هاوڵاتیانەوەتەوە دەبێت، چونکە ئەمە هۆکارێکی بەدەست فرۆشگاکانەوە کە نرخی کاڵەکانیان بەرزکردنەوە بەش لە کۆتاییدا زەرەر بە هاوڵاتیان ئەگەینێ. حکوومەت بەر لەوەی ئەو بڕیارە دەربکات دەبێت متمانە بۆ خەڵک بژارێتەوە، چونکە هاوڵاتیان دڵنیان کە ئەو پارەی ئەو ئەداهاتی لەو ڕێوە خڕکرێتەوە کۆ دەکرێتەوە بۆ هاوڵاتیان سەرف ناکرێتەوە، لە خزمەتی هاوڵاتیاندا بەکار نایەتەوە. هەرێمی کوردستان سەرەڕای ئەو داهاتە زۆرەی کەواهەیەتی، بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ باز لەسەر هاوڵاتیان زیاد دەبێت. ئەم جارە دەبێت دوکاندارەکان باجی فرێدانی زبڵ و خاشاشیش بدەن، موچەی فەرمانبەرانیش بە نیوەی ڕاوەستاوە و زیاد ناکات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.